لە حکومەت بەدەزێنانی چەند پۆستێک بوو نەوەک ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سەرحەد زۆر سوپاس بۆ بەژاریکردنتان لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین وەکاری سەرهەڵدانەوەی داعش لە 5 پارێزگای عێراق بۆچی دەگەڕێتەوە و کاری زیادبوونی جموجۆڵەکانیان چی؟ بە ناوی خوای گەورە سواز بۆ جەنابتان، سواز بۆ بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دیارە جموجۆڵی چەکدارانی داعش ئەتوانین بڵێ لە ساڵی ڕابردووە لە دوای ئەوەی کە هێزی هاوپەیمانان کە بڕیاریاندا کە جموجۆڵەکانی خۆیان کە ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامیانەدا لە عێراقدا کە ڕابگرن، چەکدارانی داعش زیاتر ئەوان دەرکەوتنەوە لە سنووری پارێزگای کەرکووک و لە سنووری پارێزگای موسڵ و سەلاحەدین و دیالە بە شێوەیەک ئێستاوانەوە چوونەتە دەرەوە کە وەکو مەفرەزەیەک ببینیرێن. ئێستا وەکو هێزێک لە سنوورەکەیان کار و چالاکی خۆیان ئەنجامەدەن، ڕۆژانە پەلاماری هێزە ئەمنیەکانەدەن، تاکو ئێستا زیاتر لە 150 جار پەلاماری هێزە ئەمنیەکانیان داوە، بەدەیان کەس لە هێزە ئەمنیەکان کوژرا و بریندار بووە. ئەوان ئەو هێزانی کە ئێستا چەکدارانی داعشەیانە ئەتوانن کار و چالاکی زیاتریش ئەنجام بدەن، لە ڕووی عەسکەریەوە، لە ڕووی ئەرزەوە، لە ڕووی ئەعلامەوە، لە ڕووی شانەی نووسووەوە، لە ڕووی احترافکردن بە دووەلی کە تاوکو ئێستا چەکدارانی داعش ئێستا ماونەتەوە کار و چالاکی خۆیانەکەن، هێزێکی پڕچەکەن، هێزێکن وەکو ئیشارەتم پێیا ئەتوانن لە سنووری ئەو پارێزگایانەیە ڕۆژانە پەلاماری هێزە ئەمنیەکان بدەن و کاری تێکدەرانە ئەنجام بدەن. بەداخەوە هێزە عێراقیەکانی وەکو پێویست نەیانتوانیوە ڕوبەڕوویان ببینەوە. کاتی خۆشی کە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە ئیعلانی ئەوە کرا کە داعش نەماوە، داعش کۆتایی پێهاتووە، بەڕاستی ئەوە تەنها بۆ هەڵبژاردن و بۆ ئیعلام بوو ئەو قسەیە کرا. ئەینا داعش ڕاستە لە هەندێک شوێن پاشەکشیان کردووە، بەڵام وەکو عەقیدە، وەکو هێز، وەکو ئەوەی کە لە ئێستا بینیرێ لە سنووری ئەو 5 پارێزگایە ئەوان تاکو ئێستا ماونەتەوە بەدەیان ڕۆژانە بەدەیان کاری تیرۆریستی لەو سنوورانەیە ئەنجامە درێت. ئەگەر چەکدارانی داعش کۆتاییان پێ بەهاتایە ڕۆژانە ئێستا هێزە عێراقیەکان بەو شێوەیە بە شپرزەی نابینران. بەڵێ ئای هۆکاری وەستانی بڵین چاودێری هاوپەیمانان و لێدانی هاوپەیمانان بۆ تیرۆستانی داعش بۆچی وەستاوە؟ هیچ پەیوەندێکی بەو ململانەی ئێران و ئەمریکا و مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقەیە چووکە پێشتر بڵین بردومان دەکران، بەڵام ئێستا ئەوەش نەماوە؟ لە مانگی 7 ساڵی ڕابردووە جموجۆڵی چەکدارانی داعش زیادی کردووە بە شێوەیەکی بەرچاو، بەڵام دوای ئەوەی کە هێزی هاوپەیمانان بڕیاریاندا لە عێراقا لە چەند جێگایەکە هەبوون، ئەو مەعسکەرانیان چۆڵکی تەسلیمی بە هێزە عێراقیەکانیان کردەوە. چەکدارانی داعش ئەمە زەمینە بۆ ئەوان ڕەخسا زیاتر ئەو کێشە ململانەی کە لە بینی ئەمریکا و لە بینی عێراقا کە هەیە، ئەو کێشە ململانەی کە لە بینی نەتەوەکانە کە تاکو ئێستا لە عێراقایە لە بینی کورد و عرب و تورکمان ئەتوانین بڵێن شیعە و سوننا، ئەمانە وای کردووە کە زەمینە خۆش بێ زیاتر بۆی کە چەکدارانی داعش بتوانن لە سنوورەکە خۆیان دەربخەن و وەکو هێزێک بێنەوە ساحەکە و دەوری تیا ببینن. بەڵێ بەسمانە بڵین سەردانەوەی جموجۆڵی چەکدارانی داعش لە بەرژەوەندی هێزەکانی هاوپەیمانانی شەبەوەی کە بمێننەوە، چونکە پێشتر لە پەرلەمانی عێراق بڕیارێک دەرچوو بۆ دەرکردنی هێزەکان. ئەمە پاسەو دەدات بەمانەوەی هێزەکان یاخود بۆچی ئەوان ئێستا جددینین لە لێدانی چەکدارانی بڵین داعش، هەرچەندە دوێنێ وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بۆ کردووە کە ئێستا هەمانگی بڵین وەکو پێویست نییە لەگەڵ هێزە عێراقیەکان لەلایەن هاوپەیمان لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێمیش بۆ لێدان لە چەکدارانی داعش.
هێزی هاوپەیمانان دوایەوەی کە لە پەرلەمانی عێراق بڕیار درا کە هێزی هاوپەیمانان لە عێراق بچنە دەرەوە بە تایبەتی هێزەکانی ئەمریکا دوایەوە بینیمان هێزەکانی ئەمریکا لە چەند شوێنێک کە ئەوان بارەگەیان هەبوو ئەو شوێنانیان تەسلیمی هێزەکانی عێراق کردەوە کار و چالاکیەکانی خۆیانیان ڕاگرت پێشتر لەلایەن تیارەکان ئەخفرۆکەکانی هێزی هاوپەیمانانەوە بەڕاستی دەورێکی سەرەکیان هەبوو بۆ لێدانی چەکدارانی داعش و بۆ دۆزینەوەیان و بنکە و بارەگاکانیان بەڵام دوایەوە کە ئەوە نەما ئەوان زیاتر هاتوونەتەوە مەدان بەڵام بەنسبەت ئەوەی کە ئەمە دەور و تاسیری هەبێ بۆمانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بەڕاستیەوە بڕیارێکی سیاسیەوە حکومەتی مرکزی ئەوە خۆی زیاتر دیراسی ئەو وەزعی بکردایە ئەو بڕیارە بە قەنەعەتی من زوو بوو کە حکومەتی عێراقی ئەو بڕیاریدا کە هێزی هاوپەیمانان عێراق بەجێبێڵن لەبەرەوەی جێشی عێراقی پۆلیسی ئیتیحادی ئەو قووەتی کە ئێستا بەدەست حکومەتی مرکزیەوەیە ناتوانن ئەمڕۆ عێراق بپارێزن لە چەکدارانی داعش کە بە شێوەیەکی بەرچاو کە ئێستا زیادیان کردووە لە سنووری ئەو پێنج پارێزگاری کە لە بیدایە تا باسمان کرد بۆیە ئەو بڕیارە زوو بوو کە ئەوەندەیان کە بڕیارەکە کە ئەوەندەیان بە قانجازی چەکدارانی داعش شکایەوە. بەڵێ بەس وەکو بڵێن سەرچاوی دارایی ڕێکخراوی تیرۆسی داعش سەرچاوی داراییان بڵێن بنەبڕکراوە یاخۆ ئێستش خاوەنی سەرچاوی دارایی خۆیان پێشتر مەسەرەن هەندێک بەرپرسی ئەمنی لە هەرێم لە عێراق تۆمەتبار دەکران بە بازرگانی لەگەڵ ڕێکخراوی تیرۆسی داعش ئێستا بڵێن بازرگانیان ماوە یاخود بڵێن سەرچاوی داراییان ماوە. خۆی هەر گروپێک یا هێزێک یا ڕێکخراوێک کە دروستە بێ بە تاکید چەندێک لە ڕووی عسکەریەوە گرنگە ئەوە نەش پێویستی بەوە هەیە کە لە ڕووی داراییەوە دامی ئەو هێزە بکرێ یاخود ئەو گروپەیە هەر ڕێکخراوی هەرچ نابێکی لێ ئەمنێ چەکدارانی داعش ئەگەر ئیمکانێتی تەواویانە بەردەستانە بێ ئەوان ناتوانن ئێستا بۆ شێوە جم و جۆڵەکانی خۆیان زیاد بکەنەوە ئەو چەک و تەقەمەنیانی کە ئێستا بە چەکدارانی داعشە بە هەمان ئەو چەک و تەقەمەنیانەیە کە لەلایەن هێزە عێراقیەکانەوە کاتی خۆی وەرگیراوە کە بۆ دیفاعکردن لە عێراق بەڵام ئێستا زۆربەی ئەو چەکانەی کە کاتی خۆی کە دراوە بە هێزی عێراقیەکان بە هەمان چەک و بە هەمان شێوە ئێستا لای گروپەکانی داعشیشێ بەدەست چەکدارانی داعشەیە. من ئێستا شتێکتان بۆ خوێنمەوە کە لەسەر ناو بەرپرسی داعش کە ئێستا لە سنووری پارێزگای کەرکوک و دیالە کە چۆن دروست بوونەتەوە هێزەکانیان بەرپرسەکانیان کێن ویلایەتی کەرکوکیان هەیە کە محەممەد ئەسعەد مەشهەدانی کە سەرپەرشتیەکە ناسراوە بە ئەبوو حەفز کە ئەوە مەسئولی ویلایەتی کەرکوکە فراس هادی محەممەد ئەبوو عەزال ئەوە والی کەرکوکە و خەڵکی دووزە أبو حازم شاهري والي صلاح الدين عواد إبراهيم علي مسؤولي تنسيق ولاية كركوك وديالية أبو يوسف مصري أمام مسؤولي عسكري ولاية كركوك أبو علي كردي أمام مسؤولي كتيبي صلاح الدين كمسؤولي كتيبي صلاح الدين وككردة مسنى إبراهيم مجيد ياسين ناصر أبو حيدر أما والي عراق لباشوري عراق تشوت جيجاي منتظر نوفان أو شوت جيجاي قاطعي عباسيان هي قاطعي ولايتي صلاح الدين قاطعي خالد بن وليد يعني معسكري عايشيان هي قاطعي كفريان هي قاطعي داقوق هي قاطعي دبز هي قاطعي مخبور هي يوسف علي كناصر أبو عبد الله تركي كما هيك كلبت بالسديارة كان يعني كيسال سنودي باريس جاي كركوكو سيسيلي شاخي جبل حملينا خالد محي زين العابدين سوداني أمريكي كتير لبت برساني أمني أو الرخراوة كيسال سنورية عبد اللطيف محمد نايف مسؤولي ديواني زكاة مسنى علي عبد الله مسؤولي ديواني عسكرية أمجيجا لا فؤاد عارف نايف عبيدي عبد الله محيدين عبيدي خالد عبد الله حسين عبيدي ناصر أبو شلال خالد عجاج عبد الله مروان عبد الله
محيدين محمد إبراهيم أحمد ماهر علاوي عبد الله مسؤولي أمني أمانة بحميان ببسي داعشن كبيشوتر بشيكي زول لمعنى لموصل بون هنديك لمعنى كاتي خوي للان هزكاني هاو بيمانان او كاتاني كيما اللي يبين معنى دزي كران شونا بوكا خوتانا زان او معسكري بوكا كاتي خوي هبوكا للان هزكاني هاو بيمانان و سرپرشتي كرا او وكو قطاب خانه غوابو بو خلقي كاتشوا هر كس يكبشوا تبي كانتماي او كاتبو جروب تيروريست كانش دبوايا كاتيك بربو ابو بابا مستايا وكو ما مستايا هات دروا اما انا بشيكي زوري انا كاتا سجن بو ناي هزكاني هاو بيمانان دواي چونا سنوري سوريا بلام واجارك تري ساحاتنا تو سنوري مخمور وسنوري حيوي جو تاعاتك باشا خانقين ساعه معنا لو سنوريات كارو تشالاكي خوان انجام دن ورجعنا ابينيرن لو سنوريا نوكو وكو جاران كامان خوان بشارنوي استا معنا وكو هز لو سنوريا ابينيرن كارو تشالاكي خوان انجام دن رجعنا خلق بيوديان بيوكا متابعي وزعكا كان زور بوردي مداخوه يزي او هزادش كلا سنوريا كان انطوانيو لو سنوريا دوريام خنو بتايبتي لسنوري باريزغاي كركوك باشا بس وكو بازرگاني پێدوایە ئێستا و بازرگانی ما بێ کە پێشترندێک بەرپرس یەمنی لە هەرێم تۆمەتبارەکان لە عێراقیش ئەم بازرگانی ما بێ یاخود کەسیش دادگای کرا لەسەر ئەو بازرگانیە بۆ بێتە پەنجارێکی تر هەندێک بەرپرسی ئەمنی مەسەلەن پەنا بە و بازرگان لە ڕێکخراوێکی تیرۆریستی نەبن بەڕاستی ئێمە تا لە 2003 تا شانزەی دەی 2007 کە کەرکووکمان بەجێهێشتووە ئێمە سەر بە وەزارەتی ناوخۆی بەغدا بووین ئەو مەلەفە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ناوی کۆمەڵی خەڵک هاتووە خەڵکە بان کراوە محاسەبە کرابێ چی کرابێ من هیچ معلوماتێکم نییە لەسەرەوە ئەو پرسیارە توانی زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت چونکە لە ئێمە وەکو پۆلیسی کەرکووک من هیچ معلوماتێکم لەسەرەوە مەلەفە نییە بەڕاستی بەڵام هەر وەکو بیستمانە باشە ئەی سەبارەت بە بۆشایی ئەمنی بۆچی و بۆشای ئەمنی لەلایەن هێزەکانی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانەیە کە لە هەندێک شوێن باز لەوە دەکرێت کە زیاتر لە 20 کیلۆمەترە تا چەندێک ئەمە خزمەتی بە ڕێکخراوی داعش کردووە هۆکاری نەبوونی هەماهەنگی و نەگەشتن بە ڕێککەوتن لەسەر پڕکردنەوەی و بۆشای ئەمنی بۆچی دەگەڕێتەوە لە 2003 تا مانگی دەی 2017 کە پێش داعش کۆمەڵێ گروپی تری تیرۆریستی لە سنووری پارێزگای کەرکووکە هەبوو وەکو قاعیدە و تەوحید کە ئەوە گروپێک بوون دوای ئەنساری سونە ئەنسار ئیسلام جێشی مجاهدین کە تایب سەورەت عەشرین ئەمانە نەقشبەندیەکان بەعسیەکان چۆلەکەکانی بەهەشت توێر و جەنە ئەمانە هەموو لە سنووری پارێزگای کەرکووک بوون بەڵام هیچ کات ئەوانە نەیانتوانیەوە بە قاعیدەشەوە لە سنووری ناحیەی پردێ و دووبزوانە کە کارێکی گەورە ئەنجام بدەن بەڵام لە دوای ئەوەی 16 ئۆکتۆبەر بینیمانە مەفارزەکانی داعش لە سنووری ناحیەی شوان لە ناحیەی پردێ لەوانەیە ئەوان کار و چالاکی ئەنجامەدەن لەبەرەوەی ئەو سنوورە کە پێشووتر پێشمەرگەی لێبوو پارێزرا بوو ئێستا هیچ هێزێک لەو سنووریانێ هێزە عێراقیەکانی زیاتر تەرکیزیان لەسەر ناو شارەکانە نەک لە دەرەوەی شار بۆیە ئەوان زیاتر ئەتوانن لەو سنوورانەیە بە شوێنێکی ئەمین بزانن کار و چالاکی لەو سنوورانەیە ئەنجام بدەن باشە بەس کە داعش مەترسیە بۆ سەر ئاسایشی مەسەلەن و پارێزگەکانی عێراق و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەرێم و کوردستانیش هۆکاری نەبوونی هەماهەنگی کێشەکە لە عێراقەوە یاخود لە هەرێمەوەیە کە بێکەوە هەماهەنگی ناکەن یاخود بێکەوە ڕوبەڕووی داعش نابنەوە ئۆپەراسیۆنی هاوبەش لەو ناوچانە ئەنجام نادەن خۆی زۆر گرنگە کە تەنسیق و هەماهەنگی هەبێ لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقا بەڵام ئەوەی کە چەند جارێکە گوێمان لێ بێ وەزارەتی پێشمەرگە ئامادەیە کە ئەو تەنسیق و هەماهەنگیە بکات بەداخەوە حکوومەتی مرکزی ئامادە نەبووە ئەگەر ئەو هەماهەنگیە هەبووە لە بینی هەردوو وەزارەتە چەکدارانی داعش بەو شێوەیە نەیانەتوانی کار و چالاکیەکانی خۆیان لە سنوورانە ئەنجام بدەن بۆیە زۆر گرنگە و پێویستی شەکە تەنسیق و هەماهەنگی هەبێت بە تەنسیق نەکردنی ئەوان زیاتر مەترسیەک لەسەر ئەو
سنوورانە دروستە بێتەوە لە ئێستادا کەوا بینین بەداخەوە جارێکی تر دەستکراوەتەوە بە سووتانی گەنم و دانەوێڵەی جوتیارەکان کە ڕەنجوماندووبوونی ساڵێکیانە کە ئەمە بە ئاشکرا ئابینرێ و هەندێک جار بەڕاستی ئەو سنوورە ناوچە جێناکۆکانە لە سنگات تا ئەچێتە خانەقین بدایەت دیارە ئەمانە کە جێشی عێراقی و هێز بەدەست هێزی عێراقیەوە بوو دوای ئەوەی کە داعش هات داعش ماوەی 2 ساڵێک بەدەستیەوە بوو دوایەوە لەلایەن هێزی پێشمەرگەوە بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵێک ئەوان پارێزرا ئێستا کۆمەڵێک کێشە مەشاکیل لە بینی نەتەوەکانیشان لەو سنوورانیان دروست بووە بەداخەوە ماوەیەک ئەو وەرزانە بەدەست عارەبەوە بۆ دوای گەڕاوەتەوە بۆ دەست کورد جارێکی تر گەڕاوەتەوە بۆ دەست عارەب ئەمەش بەڕاستی ئێستا ئەوەی کە ئەبینێت ئەو چەکدارانی کە لەو سنوورەیان جاخود چی داعش بێ یاخود ئەو چەکدارە تونڕەوەکان بەعسیەکان بن شۆڤێنیەکان بن بەداخەوەی کە لە خانەقین بینیمان سێ کەسیان برد 2 کورد و عارەبێ بوو 2 کوردەکەیان بەداخەوە شەهیدکردن عارەبەکەیان بەردا ئەمە ئەو چەکدارانەی کە پێشووتر لە ناو گروپە تیرۆریستیەکان نابوون چی قاعیدە بوو یان دەوڵەتی ئیسلامی دوایی کە بوون بە داعش ئەمانە بەشێک لەوانە کە ڕۆشتن ئێستا ئەوانە بە شێوەیەکی زۆر باش ئەمانە گەڕاونەتەوە خۆیان خستۆتە ناو ئەو هێزانەی حشتی شعبیە و یاخود حشتی عشاریەوە لە سنوورەکەیە و مەترسیەکی تریش کە ئێساوی کە ئەبینرێت کە هەندێکە لە هۆزە عارەبەکان کە ئێستا چەکدارە کرێن کە ئەمە لە زمانی مالیکیشە ئەو حاڵەتە بوو بەداخەوە بەڵام کاتێکە داعش هاتنەوانە بە خۆیان و چەکیانەوە بینیمانن کە چۆن پەلاماری فێرقەی 12 و عەمەلیاتی دیجلە و ئەو هێزە ئەمریکانیاندا لە سنووری پارێزگای کەرکووک و موسڵوانە هەموو لە ماوەی 24 سەعاتە ئەوان پەلاماری هێزە عێراقیەکانیاندا کە پێشتر کە دەعمەکرانە لایەن هێزە عێراقیەکانەوە ئێستاش ئەو دەعمکردنی و چەکدارکردنی هۆزە عارەبەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای کەرکووک بەڕاستی ئەوەش خەتەرە لە ئایندەیە ئەبوا حکومەتی مەرکەزی زۆر بە وردی دراسی ئەو وەزعی بکردایە بەڵێ ئەی سەبارەت بە مەسەلەن کورد ئێستا کە بارودۆخی و ناوچانە خراپ بێت دەغڵودانی بڵین جوتیارانی کورد کە زۆر بیانەوە بەشێکیش عارەبیش حتمما هەر سوتێنراوە ینی کورد دەبێت چی بکە خود لە مەلەفی پێکەنانی حکومەتی نوێی عێراق ئەولەویاتی ئەو ناوچانە بە گرنگ زانرا بوێتە ئەولەویات بۆ قسەکردن لەگەڵ حکومەتی عێراق و چارەسەرکردن یاخود ئاساییکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان لە کەرکووک تا شەنگار وڵا بەداخەوەی کە ئێستای بیدین حکومەتی هەرێم بەڕاستی زیاتر ئەوەی لە وفتی دانوستانەکان لەگەڵ حکومەتی مەرکەزیە زیاتر ئەوەی کە باسەکرێ کێشەی موچەیە ئەبووە مادەی 140 و ناوچە دابراوەکان و گەڕانەوەی هێزی پێشمەرگە ئەمانە ئێستا ببووە بە خاڵی سەرەکی دانوستانەکان بەداخەوە ئێستا حکومەتی هەرێم کورد بە ئام و کارتی کە بەدەستمانەوێ زەعیفە ئەوەی کە ئەیبینین ئێمە وەزیرێک کە بمانەوێ داینێن ئەبێ هەموو کوتلەکانی ئەوان ڕازیان لەسەر بێکە دابنێرن بەڵام ئەوان بە ئارەزوی خۆیان چی وەزیرێک دابنێن تۆ ناتوانانی بە هیچ شێوەیەک بڵێ وەڵام وەزیرەکەی ئێوە بە کەڵک نایە بۆیە ئێستاوان توانیوانە لەسەر ڕاگررتنی موچە لەم کاتەیە بە تایبەتی حکومەتی هەرێمیان زیاتر مەشغوڵ کردووە بۆەوە زیاتر شتەکانی تر لەبیر چوەتەوە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەرەکری ئەمڕۆ تەنها پێدانی موچەکەی و مەوزوعی نەوتە بەڵێ یعنی زیاتر شەڕەکە جگە لە موچەش زیاتر لەسەر پۆز نییە بە بۆ چوونی بەڕێزت ئەگەر دووبارێکەی تۆ پرسیار مەبەستمەوەیەک ئەو شەڕی کە لەسەر پۆستە زیاتر لەسەر پۆز نییە نەوەکو موچەش کەمتر نییە لە ئەو شەڕێکە لەسەر موچەیە زیاتر لەسەر پۆز نییە لە بەغداد طبعا موچە خاڵی ڕئیسیە بەڕاستی خاڵی یەکەمە چونکانە نردنی موچەکە بینیمانە کە ئێستا وەزعی هەرێم بەچی شێوەیەک تێپەڕێ ئێستاوە خۆ پیشاندان دەستی پێکردووە ناڕەزایی هەیە خاڵی موچەکە خاڵێکی ئەساسیە دووەمیش پۆستەکانیش بەڵێم خاڵی دانانی وەزیرەکانیش زۆر جار ئێمە لەسەر وەزیرێک تا مریشکە ڕەشە بەداخەوە ئەبێ بڕۆین نەبێ هەر ئەو دەموچاوە بێ هەر ئەو کەسە بێ 5-6 جار مەسئولیت وەربگرێ وەکوەوەی کە کورد کەسی تری نەبێت تەنها ئەو کەسە بێت دەگەر ئەو کەسە نەبێ نابێت بەداخەوە ئەمانە هەمووی بەڕاستی بەخرا بەسەر ماناشکاوتەوە خۆزگا ئەوانە بواە ئێمە ئێستا
وەفتەکان دانوستانیان بە کارتێکی بەقوتەوە بچوونایەتە سەرمێژی گفتوگۆ لەسەر مەوزوعی کەرکووک لەسەر مادەی 140 لەسەر ئەو کێشانەی کە ئێستا هەیە کە گەنمی جوتیارانی کوردە سووتێنرێن لەسەر کۆمەڵێ خاڵی تر کە گرنگ بوو کە جێبەجێ بکرایە بەڵام ئێستا ئەوەی کە ئابینرێ کە بووە بە خاڵی سەرەکی مەسەلەی موچە و دانانی وەزیرێکە یا فڵان وەزیردا بدرێ یادانە نرێ و دەموچاو باش یا دەموچاوە خراپە زیاتر ئێستا کێشەکە بووە بەوە باشە ینی ئێستا ئێمە لە بری مادەی 140 لەسەر وەزیر گاندومانە مریشکە ڕەشە لە بری مادەی 140 لەسەر دەموچاوی دووبارە طبعا خۆشتەکان خۆ دیارە شتەکان لە ئیعلام باسەکرێ وەفتەکانی کە ئەچنە بەغدا باسیەوە کرێ خۆ ئەمە شتێک نییە بە شاراوایی بێ و خاڵێکی تریش کە زۆر گرنگە کە لەم کاتیا کە کوردیەک بێت بەداخەوە چەند جارێک یعنی ئەم حاڵەتانە ئەبێ بۆ بەغدا داواکرێت کە هەموو هەڵوێستەکان یەک بن بەڵام بە شێوەیەکی تر لە ناوخۆمانە هەڵوێستەکانمان یەک نابێت کە زۆر گرنگە ئەمڕۆ هەڵوێستی کورد یەک هەڵوێست بێ بە یەک بڕیار بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بچنە ئەو کۆبوونەوانەوە دیفاع بکەن لەسەر مەوزوعی موچە لەسەر مەوزوعی پێدانی موچە بە حکومەتی هەرێمی کوردستان لەسەر مەوزوعی نەوە لەسەر مادەی 140 لەسەر ناوچە جێناکۆکەکان ئەبێ ئەمانە خاڵی سەرەکی بێت نەک لەسەر وەزیرێک باشە پێ دوای ئێستا کورد بەگشتی لە پێکەنانی ئەم جارێ حکوومەتیش کەرکووک و مادەی 140 بیرچۆتەوە من هیچ شتێکم گوێ نەبوو وەکو خۆم لەسەر مادەی 140 و لەسەر مەوزوعی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە باس بکرێ تەنها ئەوەی کە باسەکرێ ئەمڕۆ لەسەر مەوزوعی ناردنی نەوت و لەسەر مەوزوعی موچە زیاتر باسەکرێ ئەو دوو خاڵەیە کە زیاتر باسەکرێ ئەگەشتی تریش باس کرابێ و کە ئیعلان نەکرابێ من ئاگام لەوە نییە بەڕاستی باشە بەس بۆچی داواکاری کورد مەسەلەن لە مەسلەی خاکەوە کە لە 150 خاکی ئێمە لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە شنگات بڵێن لێنینەوە لە سەلاحەدین لە دیالە بەڵام ئێمە هاتووینێت سەرەوەی کە وەزیرێکمان بۆ دابنرێ یاخود موچەی مانگێکمان بۆ بنێدرێ بۆچی ئێمە بەو دۆخە گەیشتین بە بۆچوونی بەڕێزت وڵا بەداخەوە بۆ ناتەبایی کورد دەگەڕێتەوە ئەوە ئەمە پێشەوەی لە 2023 ئێمە حکومەتی هەرێم ئەو کاتە هەر هەبووە قەوارەیەکی خۆمانمان هەبووە نەوانێ بڵم لە ئێستا زۆر وەزعمان باشتر بووبێت دوای ئەوەش کە حکومەتی مرکزی ڕووخا لە دوای 2023ەوە ئەوەی کە بیدیمان حکومەتی هەرێم بەڕاستی بەقوتەوە چووەوە بەغدا چوون لە بیدایەتەوە لەسەر مەوزوعی مادەی 140 لەسەر دەستور لەسەر دانانی ڕێی جمهور لەسەر دانانی وەزیرەکان پرسمان پێکرا زۆر جار ئەو کێشە مەشاکیلانی کە لە عێراق چارەسەر ناکرا ئەهاتن لە هەرێم چارەسەرەکران بەڵام بەداخەوە ئەو ناتەبایی ناو خۆمان وردە سەبەبی ئەوە بوون کە ئێستا ئەوانش بە چاوێکی تر بە شێوەیەکی تر سیرمان بکەن ئەگەر ئێمە خۆمان یەک بووینایە بە حیاتی بەم ڕۆژە ناگەشتین باشە بەس سەبارەت بە گەڕانەوەی کورد بۆ ناوچانە پێ دوایە جارێکی کورد دەگەڕێتەوە بەمەوەکو دەسەڵات دەگەڕێتەوە بۆ مووسڵ بۆ کەرکووک بۆ بەشێک مەسەن لە دیالە و لە سەلاحەدین من زۆر جارەوە وتو ئێساژێ لەمەوە بە هیچ کاتێک کورد بەو دەسەڵاتی پێشووە ئێمە ناتوانین بگەڕێنەوە ئەو شوێنانە بە شەرتێک ئەگەر حەدەسێک بێتە پێشەوە وەکو 2014 یا 2023 کە کورد بچێتەوە ئەوێ ئەو شوێنانە بچێتەوە ژێر دەسەڵاتی کورد ئەوە جیایە ئەگەر بمانەوێت لەسەر بە شێوەی مفەوەزات و مێزی دانوستان ئێمە جارێکی تر بچینەوە ئەوێنە ئەوانەی کە پێشووتر هەمان بووە ئێستا بەدەستی بێنینەوە ئەوە وەکو قسێکی فارسی ئەڵێ گوزەشت ئەوە ڕێی ئەوە نابینینەوە بە تاکید بە شێوەی ئاشتی ئەگەر ئێمە بمانێت ئەوە بچینەوە ئەو شوێنانە بەڵام ئەگەر حەدەسێک بێتە پێشەوە لەگەڵ ئەوەشا کورد ئەبێ یەک بێت کورد ئەگەر یەک بێت بەڵێ تەئسیری زۆرە هەیە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا کورد نەیتوانیوە خۆ پیشاندانێک لە کەرکووک بکات لە شوێنەکانی ترا بکات ئەمە بەڕاستی خاڵی زوعفی کوردە و ئەو هێزانەش کە ئێستا لە کەرکووکان ئەوانیش بەداخەوە ئەو هەلیان خۆشتۆتەوە ئەوانیش ئێستا ئەوانە متابعەی کوردەکەن ئەوەنە مەحاولاکەن زانیاری لەسەر کورد کۆ بکەنەوە
ئەوەندە ئیتیمامیان ناوە بە مەنتیقە کوردیەکان ئەوەندە ئەو شوێنانی کە داعشی لێ ئیهمالیان کردو گوێیان نەیاونەتێکە چییە بێ چی نابێ زۆر جار خۆتان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوێتان لێ بۆ هاوڵاتیانی سنووری قەزای داقۆق سەرگەران دەبست دروست هاوارەکەن ئەڵەن کە ئێمە چەکدارانی داعشمان بینیوە چوین بە هێزە عێراقیەکانمان وتووە ئەوە چەکدارانی داعش هاتن خەڵکیان لێ خەتف کردین خەڵکیان لێ کوشتین گەنمەکانمان دەسووتێنن پیان وتون و توانەوە واجبی ئێمە نیە ئێمە ناتوانین دەربچین بەو شێوە جوابیان داونەتەوە. باشە بەس وەکو بڵین دەسەڵاتی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان ئێستا مثلەن پارتی لە حکوومەتی خۆجێی مووسڵ بەشدارە دەسەڵاتی نییە لەو منتیقانە وەکو پێش بڵین 16 ئۆکتۆبەر نییە یاخود بڵین یەکێتی ئێستا لە کەرکووک گەڕاوەتەوە یاخود پۆستەکانی تر کورد پێی دراوەتەوە لەو ناوچانە ئەو پۆستە ئیداریەکان لە خوار پارێزگار من قەناعەت ناکەم لە بەغدا چەندێک دەسەڵاتمان هەیە لەو ناوچانە شار ئەوە نەدەسەڵاتمان هەیە بەدەیان پۆستی ئەمنی و ئیداریش کە بەدەستمانەوە بۆچی لە کەرکووک بوو بێ لە مووسڵ بوو بێ لەو شوێنانە ئەو پۆستانەمان هەموو لێستەنراوەتەوە و خەڵکی تر خراوەتە شوێنی و لایەزار بەردەوامە لابردنی بەرپرسانی کورد لەو شوێنانە و دانانی خەڵکی تر لەو جێگایانە. یانی ئێستا بڵین لە مووسڵیش کە پارتی بەشدارە خۆی دەسەڵاتی نییە لەو ناوچەیە لە حکوومەتی خۆجێی بەڕاستی من معلوماتی دقیقم لەسەر مووسڵ نییە بەڵام قەناعەت ناکەم هەبێت خۆزگا دەسەڵاتی کولیمان هەبووە خو من وەکو کورد دەڵێم خۆزگا ئێستا کورد پێشووتر چۆن دەسەڵاتی هەبووە ئێستا دەسەڵاتی زیاتر هەبووە بیتوانایە ئێمە کاتی خۆی کە لە کەرکووک بووین کە لیژنەی ئەمنی هەبوو بۆ نمونە دکتۆر نەجمەدین کە فیرقەی 12 کە تەشکیل کرا دوای بوو بە عەمەلیاتی دیجلە ئەوان تەنها دوو کەسیان یەک کەسیان یانتوانی وەکو ئامەلیوایەکی پێشمەرگە بێتە کۆبوونەوەکەوە تەنها یەک ڕێیەکیان هەبوو بەڵام ئێستا یعنی بۆ نمونە مدیری شوڕتەی کەرکووکە کووردە دامی ئەو لیژنە ئەمنیە نییە کە لە کەرکووکایە تۆ دەسەڵاتی چی دەیە من بە قەناعەتی من مووسڵیش لەگەل لە کەرکووک خراپتر نەبێ باشتر نییە. باشە بەس وەکو ئەوەی کە دوای مەسەر نزیکەی 23 ساڵ کە و ناوچانە بڵین لە لەسدران ئێستا پێ دوای بەرپرسانی کورد دەبێت دادگایی بکرێن یاخود بۆچی خەڵکی و ناوچانە بەتەنیا جیهاڵدرا ئێستاش مەسەنە خەڵک لەو بارودۆخە خراپەدایە؟ من چەند جارێکی تریش دەوەم باس کردو ئێستاش باسی یەکەم جارێکیش یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ناردیان بە دوام مامۆستا جەمال قاسموانە کۆمەڵە لە برادەرانی هەموو لایەنەکانی لێبوو باسی ئەو مۆزوعە کرا یعنی ئەبوا من ئێساس ئەوەش ئەڵێم بۆ کاتەش ئەو پێشنیارم بۆوان کرد خۆزگا لیژنەیەک تەشکیل بکرایە لە پەرلەمان لە حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم ئەمە لە فانە بەڕاستی بۆ ئایندەش با یەکلایی بکرێتەوە لە هەندێک جێگا شەڕ کراوە دەبابە بەسەر پێشمەرگا چووە لە هەندێک شوێن دەور و تەسلیم کراوە لە هەندێک شوێن بەبێ هیچ شتێک خۆمان چۆڵمان کردو دوای 72 ساعت هێزە عێراقیەکان چوونەتە وێنە خۆ ئەبێ یعنی ئەمە بزانێت لە هەندێک شوێنی تر حکوومەتی مرکزی هجومی کردو ویستێتی بێت بەرەو هەولێر وانە شەڕی مان و نەمان کراوە باش ئەم شەڕانە لە شوێنە کرا لە شوێنی تر بۆ نەکرا یعنی ئێستا نازانێت لە ماوەی شەڕی داعش بە تایبەتی کە پێشمەرگە سومعەیەکی هەبوو ناوێکی هەبوو بەڕاستی شەڕی تیرۆریستانی داعشی کرد لە بری هەموو جیهان بوو بە ڕەمزێک بەس بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە یعنی ئەو هەمەمان بینی کە ڕایەکی بەبێتە قەوەرەگەڕا یعنی ئەمە تا ئێستا لیژنەیەک نەبووە کە ئەمە یەکلایی بکرێتەوە ئێمە تەنها ئەوەی کە کردومانە لە کۆمەڵێ پەیج و ئاکاتن و بەم شتانەوە خۆمانمان مەشغوڵ کردووە و بە کۆمەڵەشتی دووبارە و دەبارە و سووا و ئەمانە ئەڵێنەوە وەکو مری کەڵەشێری قەزم هەیە هەر خۆمان گفەکەیت و کۆمەڵی قسە و هیچی تر هەخێرێکی ئەم شتانەین نهاتوینەتە سەر شتا حقیقەتەکە بۆەوەی کە ڕوون بێتەوە با لیژنەیەک تەشکیل کرێتەوە مادەم حکوومەتت هەیە پەرلەمانت هەیە سەرۆکایەتی هەرێمت هەیە با بە ڕەسمی لیژنەیەک تەشکیل بکرێ بە قسەی من بێ من چی چاک بێ من ئەواڵێم بە قسەی کەسێکی تریش بێ لایەنێکی تر بێ ئەویش چی لە قازازی لایەنەکەی خۆی بێواڵێ بەڵام ئەمە بۆ پەرلەمان یەکلایی نەکاتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت ئەمە یەکلایی نەکاتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەمە لەفە یەکلایی نەکاتەوە کێ پاڵەوانی شەڕ بوو کێ دۆڕاوی شەڕ بوو ئەم مەوزوعە بۆ چی بوو چۆن ڕوویدا وەزارەتێکمان هەبوو بە ناوی وەزارەتی پێشمەرگا
لە 16 ئۆکتۆبەرا چی دەورێکیە بوو من ئەڵێم ئەوەی دەور بوو بێ ئەو وەزارەتە نەیبوو سبب چییە کاتێک تۆ هێزی پێشمەرگەت هێنا تەسلیمی بە تەوزیعت کرد بەسەر میحوەرەکانە هەر میحوەرێک ئەندامێکی مەکتەبی سیاسی کە سەرپەرشتیە کرد لێ ئامەلی وایە کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوو هیچ ئەوامرێکی لەو وەزارەتە وەرناگرت مەجبور ئەو ئەوامرێکە وەریەگرت لەو فەرماندەی لەو مەسئولی میحوەرە وەریەگرێ ئەو مەسئولی میحوەرەش چی مەبەستی بواە ئەوەی پێوتن ئەوەی پێ جێبەجێیەکردن بەڕەحمەت بێ من چەند جارێک ئەو کات ئەمی شێرکۆ مابوو کە بەیەکەوە بووین کە یەکێک لە کێشەکانی ئەوە بوو یەکێک لە کێشەکانی ئەوە بوو کە باسیەکەی کە گلەیەکی گازندەکەی من نازانم یعنی من لە بینی دوو بەرداشام ئەوە بەڕاستی دەمدانەوە و ڕەمدانەوەیەکی خراپی هەبوو ئێمە وەزارەتێکمان هەبوو بە ناوی وەزارەتی پێشمەرگە بینیمان هەبوو بەرپرسانی ئەو وەزارەتی پێشمەرگەیە هاتن چوونە میحوەرەکانەوە وەزارەتیان تەفتیشکی هەر یەکە بوون بە مەسئولی میحوەرێک یان بوون بە ئەندامی میحوەرێک زانیان استیفادەکە لە میحوەرەکەیە یعنی شتێک نەما بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە بۆیە ئەم مەسەلەیە زۆر جار یعنی ڕەغنە لە کۆمەڵە خەڵکە گیرێتەوە بۆ ناوی حەقیقەتەکان باز ناکرێ ئەمە حەقیقەتەکانە حەقیقەت بە من یا بە ئامەلیوایەک یا بە کەسێکی تر بە ئەمە ناوترێ ئەمە ئیشی پەرلەمانە ئەبێ پەرلەمان ئەمە یەکلایی بکاتەوە ئەبێت سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت ئەمە لەفە یەکلایی بکەنەوە بۆ ئەو جێگایانە وای لێ هات بۆ ئەو شوێنانە لە هەندێک شوێنێک وتمان شەڕ کرا لە هەندێک شوێن دەور و تەسلیم کرا لە هەندێک شوێن ڕامان کرا لە هەندێک شوێن 72 ساعت پێشەوە چەکە قورسەکانمان کێشایەوە ئەمە هەمووی مەلەفە ئەبێ پەرلەمان ئەمە ڕوون بکاتەوە بۆ ئایدا بۆ نەوەکانی ئایدە کە بزانێت کە حاڵەتێک بوو کێ بەرپرسە لەو حاڵەتە سپاس دەکەم ناوبڕێکمانێت دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتێ تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە
پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرحەد بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە سیاسەتی کابینەی نوێ بڵین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ناوچە دابڕێنراوەکان استراتیژێکی دیاریکراوی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی هەموو ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک بڵین نینەوە سەلاحەدین دیالە. خۆی ئەوەی کە بینیمان بەڕێز کاک خادیشوانی کە دانرا بۆ ئەو مەوزوعە چەند جارێک لەگەڵ وەفتی دانوستانکارە سەردانی حکوومەتی مرکزیان کردووە کۆمەڵێ دانوستان کراوە لەسەر کۆمەڵێ مەوزوع بەڵام بەڕاستی من بۆ حکومەی کە هیچ ئیش و کارێک و مەسئولیەتێکم نییە ئاگام لە شتەکان نییە وەکو پێویستن ها ئەوەیە کە لە یعلامەوە شتەکانە کە باس کرا بیدات بەحساب بەرنامەیان نابوو کە بوا لەسەر ئەو مەوزوعە ئیشیان بکردایە بۆیە بۆ مەسەلێش خادیشوانی کە دانرا بۆ حکومەی کە خەڵکی کەرکووکە ئەو زیاتر ئاگای لە مەعاناتی وەزعی خەڵکی ناوچە دابڕاوەکان هەیە بەڵام چی کراوە و چی نەکراوە گەشتون بەچی بەڕاستی معلوماتی تەواوم لەسەر مەسەلەیە نییە. بەزەوەندەی کە بەڕێزت پەیوەندی حتمەنەیە لەگەڵ خەڵکی و ناوچانە چی ئەوانەی کە ئاوارە بوون لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە هەموو ناوچە دابڕێنراوەکان هیچیان بۆ کراوە لەیان دەسەڵاتدارانی هەرێم چی ئەوەش کە ئێستا لەو ناوچانە لە بارودۆخێکی خراپدا ماونەتەوە هیچیان بۆ کراوە بڵین هەردوو لە ئەو خەڵکە بەداخەوە بیدایەت خەڵکێکی زۆر ئاوارە بوو خەڵکێکی زۆر بە هەزاران کەس ئەو شوێنانیان بەجێهێشت چونکە ترسان کە وەکو مەوزوعی شنگالیان لێبێ بەداخەوە کە ئێساس ئەو مەوزوعەکە بینیمان تاوەکو ئێسا بەشێکی زۆر لە خەڵکی شنگار کە کەوتنە بە دەستچەکدارانی داعشەوە خەڵک دەواتسا بە هەمان شێوە لەلایەن حەشتی شعبیشەوە هەمان ڕەتفیعل هەبێ بۆیە خەڵکێکی زۆر ئەو ناوچانەی بەجێهێشت بەڵام کە وردە توانرا وەسعەکە ئاسایی بکرێتەوە ئەو خەڵکە بەشێکی زۆری گەڕاونەتەوە شوێنی خۆیان بۆ جێگای خۆیان بەڵام ئەوانەیش کە گەڕاونەتەوە نەوەکو وەکوەوەی کە شتیان بۆ کرابێت دڵنەوەی کرابێتنەوە ئەوەی کە من بزانم ئەو خەڵکە بەڕاستی گلێ و گازندەیان هەیە ئەبوایە ڕێزیانە بگیرایە بانگ بکرانایە هیچ نەبێ سواسێک بکرانایە بەڵام کە بۆ دەکراوە کە بۆ گویانە دراوەتێ نازانم ئەوە بەڕاستی سەبەب چی بۆ نازانم. باشە بەس بڵین هەیە نەگەڕابێتەوە بەرپرسی ئەمنی یاخود بەڕێزیشت بۆچی تاکو ئێستا نەگەڕاویتەوە بۆ ئەو ناوچانە؟ بەڵێ خەڵکێک هەیە کە تاکو ئێستا نەگەڕاوەتەوە بەرپرسیارەتی هەبووە لەوانە لە دکتۆر نەجمەدین کە پارێزگاری ئەو شارە بووە ئەو کاتە دوای قایم قام هەبووە من هەبووم کۆمەڵێ بەرپرسی تری ئەمنی مدیری دائیرەکانی تر هەبووە ڕێبوار تاڵەبانی کە مەسئولی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ کۆمەڵە لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمانە هەر یەکە لەسەر مەلەفێک دیارە ئەمر قەبز دەرچووە هەر یەکە لەسەر مۆزوعێک تاوانبار کراون هەر یەکە مەلەفێکیان بۆ کراوەت و هەر یەکە بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی کە خۆیان وێستوی بێتیان بۆ شێوەیە ئەو مەلەفەیان جوولانەوە بەنسبەت ئێمەوە کە ئەمر قەبزمان بۆ دەرچوو هەرزوو لەسەر مۆزوعی ڕێفراندوم تاکو ئێستا کێشەیە چارەسەر نەکراوە و بە تەمای گەڕانەوەش نی من بە تەمای هیچ پلەپۆستێکیش نیم و محاولەشم نەکردووە بۆ گەڕانەوە بەڵام ئەگەر ئەمە قەبزەکەشیان بە چاکردمایە حکوومەتی هەرێم خۆ شتێکی باش بوو بەڵام بەداخەوە پیان نەکرا. باشە بۆچی ئەو ئەمر قەبزەی کە بەڕێزت بڵێن فەرمانی دەستگیرکردنەوەی کە بەڕێزت هەبوو لەسەر ڕێفراندۆم
هەنی حکوومەت هێرێن پێشتری بەبڕێستێنن ڕانەگەاندوو کە چارەسەر کراوە لە مانگی بڵێن سێی ئەم ساڵ شتێکی وا باس کرا بەڵام تەنها هەر قسە بوو نەچوە بواری جێبەجێکردنەوە تاکو ئێستا هەرماوە من لە مانگی سێ ئەم ساڵە جارێکی تر وەزارەتی ناخۆ وەزیرەی کە هاتە کوردستان لەگەڵ وەزیری ناخۆی هەرێم و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناکۆبەوە کە گەڕایەتی چارەسەریەکەم بە ئیمزای ئەو جارێکی تر ئەمە قەبزەکەی نردوێتەوە بۆ پۆلیسی کەرکووک لە حوتی سیایە ئەگەر هەڵە نەبم ئەڵێ لەسەر مەوزوعی ڕێفراندۆم خۆی وەک ئەفسەرانی کە لەگەڵیان بە ناو ناوەکانیان یان کۆمەڵی ئەفسەر و پۆلیس تۆمانە بیانگرن نەها شوێنێکە هەیە و ئەمە قەبزەکانیان نادۆ بە پۆلیسی کەرکووک بە تەوقیعی خۆی باشە بەس بۆچی مەسەلەن کێشە کۆتایی پێنهات لە کاتێکە مەسەرەن ئەوانەیەندا ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بن لە حکوومەتی عێراقی پۆستیان پێدرا پۆستیان وەنەگرت ئەو کێشەی بەڕێزت بۆ چارەسەر نابێت والله نادام چی بڵم لەوانێ من وان حساب کرد بێ کە مش ئەندامی دیژنەی باڵای ڕیفراندۆم بوو بێتم دیارە دەسەرەوەیە بەڵێ ئەی سەبارەت بە پلەکەت وەکو عەمید ئێستا و پلێتەر ماوە یاخود لە وەزارەتی ناوخۆی عێراق پلەکەشیان لەوەرگرتوونەوە من ئەمر قەبزم بۆ دەرچوو کە ئەمر قەبزت بۆ دەربچیتە تۆ هەموو شتێکت ئەوەستێ لەوێ من زیاتر لە 15 ساڵ کە دەیە بووم مستحق بووم کە پلەکەم بەرز بکرێتەوە هەوە لە واجبێک کابووین لە دەشتی حەویجە ئەو کاتە وادام کەناڵی شەرقی و عێراقی بۆ ئەگەر غەڵەت نەبم لەگەڵمانە کۆمەڵە کە ئاچوین بۆ واجبی مشتەرەک ئەو کاتە لەگەڵ جەیشی عێراقیە کەناڵە چی عارەبیەکان بێ و چی ئەجنەبی و ناوخۆیەوانە زۆر جارە هاتن لەگەڵمانە پرسیارێکیان کردم بۆ کات لە حەوزی سیانزە بووین وتی تۆ ئەگەر مالکی ئەمرێکت پێ بک و مەسعود بەرزانیش ئەمرێکت پێ بکە ئەمریکامیان جێبەجێەکەی وتم ئێمە ئێستا هاتوینە تێرە لەسەر بڕیاری وەزارەتی ناوخۆ هاتوین وەزارەتی ناوخۆش کە سەر بە ئەنجومەنی وەزیران و حکوومەتی عێراقی ئەمری ئەوان جێبەجێەکەین بەڵام لە هەمان کاتیشە بەڕێز کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش هەست ئەمرێکمان پێ بکات جێبەجێەکەین دیارە ئەوە بوو بە مەلەفێک لەسەر من بە هیچ شێوەیەک لە بەرزکردنەوە شتەکەەوە هەر ڕاگیرە کاتێکیش کە هاتین دوای 3 ساڵ هاتینە وا بۆ 3 ساڵە چێ هاتوینەتە هەرێم پەیوەندیان پێوەکردن وتیان کاکە پلەکەت بۆ بەرز دەکەینەوە دم باس سوپاسدانەکەم دواییان ئەگەر بۆ تۆی بەرز بکەینەوە ئەبێ بۆ برادێکی یەکێتیشی بکەین وتم وەڵی سوپاسدان ناکەم و مەمنونتان نیم ئەمە مەسئولی ئیدارەی وەزارەتی ناخۆ پێوتم وتم بۆ برادێری یەکێتی بکەن بۆ منی مەکەن تمجامە چی بۆ من ڕەبتەکەن بۆ ئێوە خۆتان وتوتانە من لەسەر ئێوە ئاوارە بووم لەسەر ڕیفراندۆم ئاوارە بووم لەسەر شتێکی تر ئاوارە نەبووم لەسەر ئێوە کەرکووکم بەجێ هێشتووە نامیش دەگەر وەکۆ خەڵکە بمایەمایەتەوە و چەند جارێکی جوابیان بۆ ناردووم وتوانەوەرەوە چی دەوێت هەر پۆستێکە تۆتەوێت گوێمە دەرە ئەمەر قەبز پلەم پۆست هەچی شتێک تۆ داوای بکە ئێمە بۆ جێبەجێ بکەیت من لەسەر کورد ئاوام لێ هاتووە ئێساژێ ئەمان منە بەستەوە بە ئەفسەرێکی ترە وڵا پلەی تۆ بەرزکەینەوەی ئەوژە بێ بەرزکەینەوە تم ماڵتان ئاوانە بێت و بۆم مەکەن و سواسانیش ناکەم بەڵێ ینی لایەنی عێراقی ئەگەر گەڕابای تۆ بەڵێنی پۆستیان پێداوی بەس نە بە تەمای پلە بەرزکردنەوە و نە بە تەمای پۆست وەرگرتنیشم هیچ پێویستم بەوە نییە من هاوڵاتیەکەم ئێستا دەشیانکە پێشم خۆش بوو کەنیان کە بەڕاستی بۆی کە نەبووایە بۆی کە بیاوتە ئەوە پلەمان داوەتێ و ئەوێ بەجێ هێشتوەوە ئیمتیازمان ناوەتێ سوپاسیان دەکەم کە بۆیان نەکردم باشە ئەی سەبارەت بە پەیوەندی لەگەڵ بەرپرسانی هەرێم لەگەڵ پێش بڵین ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پەیوەندیان لەگەڵ بەڕێزدا نەبوو ئێستا هیچ پەیوەندیەک هەیە لەلایەن سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت نازانم جێگیری سەرۆکی پەرلەمان یاخود جێگیری سەرۆکی حکوومەت هیچ پەیوەندیەک هەیە من دێستا وەکو هاوڵاتیەک لە ماڵی خۆمما دانیشتوم تۆش کاتێک خەڵکیشی پێتە بێ کە تۆ ئیش بکەیت لە ئیشانەبی تۆ نەک بن ئەمە ئەمە هەموو هەروە بوو ئەوی کە لە پۆست و پلە و پایە بوو بێ تۆ کاتە ئیشیان پێت بوو بێ هەمیشە تۆ کەسێک بووی کە دیار بووی تۆ لە بەرچاو بووی بەڵام کە هیچ ئیشێکرد نەبێ بە تاکید نە من گەڕاوم بە دوای پلە و پۆستا نە ئەوانیش نادویانە بە دوای منە شتێک بە من بڵێن بەڵێ ئەی سەبارەت بە پەیوەندیتان لەگەڵ بەتەما هیچ شتێکیش نیم بەڕاستی مە چەند جارێکەوەم دووبارە و سێبارە و دەبارە کردوتۆ نە بە تەمای وەرگرتنی پۆستم و نە بە تەمای پلە و پایە و هیچ شتێکم بەتەما منیش وەکو هاوڵاتیەک بۆ خۆم دانیشتوم لە ماڵی خۆما ئەوە بۆ من سەربەرزیە ئەوەی کە توانیمان کردومانە ئەوەی کە لە باشمان کردو بێ ئەوە
شتێکی باشمان کردو ئەگەر خراپیشمان کردو بێکەم و کوڕیشمان هەبوو بێ داوای لێبرنەکەین. باش ئەی سەبارەت بە پەیوەندی سەرۆکی حکوومەت یاخود جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێستا هیچ پەیوەندێک کە بۆ لە کۆندا چۆن بۆ پەیوەندێکە ئێستا بڵین چۆنە لاواز بووە؟ من هیچ پەیوەندیەکەم ئێستا بە هیچ کەسێکەوە نییە. بەڵێ لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمانیش پێشتر بڵین پەیوەندەکەتان بەهێز بوو ئێستا لاوازە یاخود چۆن بوو؟ من قەت پەیوەندیم لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمانە نەبوو وەکو پێویست. ڕاستە ماوەیەکی لە 94 تا لە 94 تا 2004 باوکی لەگەڵ منا بووە پێشمەرگە بووە من چوومەتە ماڵیان کاک ئەحمەد پیاوێکی بەڕێز بووە هەمیشە یەکێک بۆ لەوانی کە ڕێزم لێگرتەوە لەگەڵ منا پێشمەرگە بۆ لە هەموو خۆشی و ناخۆشیەکانە بەڵام بە هیچ شێوەیەک منە پەیوەندیم بەوە هەبوو ناو پەیوەندی بە منەوە هەبوو ئیشەکانیشمان لەیەک جیاواز بووە. باشە نادام مەبەستە چێت تۆ پرسیاراکەی. بەڵێ بەڵێ هەر سەبارەت بە پەیوەندی کە پێشتر پەیوەندیە بۆ ئێستا بۆچی لاواز بۆ مەبەستەکەمەوە بوو بەس سەبارەت بۆی کە پێشتر هیچ پەیوەندیەکەم پێوە نەبوو یەک جار بینیم ئەویش لە مناسبەیە کابوو نازانم یادی مەلیکەی هۆڵندا بوو یا بەریتانیا بووە گەر غەڵەت نەبم تەوقعمان کرد وتی کاک سەرحەد من مقەسرم داوای لێبوورنەکەم میشەر زۆر بە ساردی وتم احتیادیە نامن پەیوەندیم قەت پێوە نەبووە ناویش پەیوەندی بە منەوە نەبووە. بۆچی داوای لێبوردنی لێ کردی؟ وتی لێرەی ئێمە مقەسرین بەرامبەر بە تۆ زۆر جارم قسانە کراوە وتی ئەویش مرۆکو کە تەوقعی وتی ئێمە من مقەسرم و ئێمە مقەسرین بەرامبەر بە تۆ مش نەوتم سواسە دەکەم مەرەوە نەم جوابدایەوە. باشە کاتمان زۆر کەماوە سەبارەت بۆی کە پێشتر بەڕێزت باس لەوە کرد ئەو بەنجەی کە لە چاوپێکەوتنێکی پێشترا باز دەکەی و بەنجەی کە لە سەرکردایەتی کوردرا لە دوای 16 ئۆکتۆبەر تا ئێستاش کاریگەری ماوە ئێستاش کاریگەری ماوە ئەو بەنجەی کە بەڕێزت باسی دەکەی؟ ئەگەر کاریگەری نەبووایە ئێستا ئەو کێشە و مشکیلانەی لە بینی پارتی وێکێتیە بەو شێوەیە نابوو ئێستا وەزعی پارتی وێکێتی باشترە بوو تەنسیق و هەماهەنگیەکانیان باشترە بوو دیارە ئەوە ئەمڕۆی کە گوێمانێ بۆ تەسلیحی بەڕێز فازیل میرانی ئەوە وازحە یعنی ئەوە ڕوونەکە باسیەکات ئەبوا ئێمە زیاتر تەنسیق و هەماهەنگیمان هەبوایە و ئەوان تا ئێستا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی نەتوانراوە بکرێت ئەمە ناکەین ئینشەڵڵا کە وەزعەکان وەکو ئەوەی کە فازیل میرانی باسیەکات ئەوە بێتە هۆی ئەوەی کە جارێکی تر هەردوو مەکتەبی سیاسی و لەسەر ئەو مشکیلانەی کە پێشووتر هەبووە بتوانن چارەسەری کەن و کۆتایی پێبێنن و مەسەلەی کەرکووک ئەم ئەوەندە باسی 16 ئۆکتۆبەری کەرکووک ئەکرێەوە ئەوانش باسی شنگار و کۆمەڵە شوێنی ترەکەن دابنیشن بەیەکەوە ئەمڕۆ خەڵک بەڕاستی بێتاقەت بووە خەڵک لە کۆمەڵ تەسریحی تونگ و تیژ و خۆگیفکردەوە و قسەی ناشرین و پیج و فەیسبوک و کۆمەڵە لەم شتانە خەڵک تااقەتی نەماوە خەڵک ئەم شتانە مەشتێکن هەمووی بۆ بەشتی مناڵانە ئەمڕۆ خەڵک ئەوەی ئەوێ کە وەز ئاسایی بێتەوە ئەمڕۆ خەڵک موچی ئەوێ ئەمڕۆ خەڵک چاوی لەسەر مەوزوعی کەرکووک و ناوچە دابراوەکانە کە ڕۆژانە دەغڵ و دانیانە سووتێنە کە ڕۆژانە خەڵکە گیرە کە ڕۆژانە خەڵک تادی دەکرێت کە ڕۆژانە خەڵکە کوژدێ کە عرب و کورد بەیەکەوە گیرن عربەکان بەرەدێن کوردەکان ڕەمیە کرێن خەڵک چاوی لەوەیە کە زاتێکی ئاساییژا پێشمەرگە کە شەهید دەبێ مناڵەکەی تەمەنی 5 ساڵە لە حەزرەتی باوکی جەڵدە لێدا ئەمرێ خەڵک ئەمڕۆ بۆ متاسیرە خەڵک کۆمەڵە شت تااقەتی نەماوە هەر بەڕاستی وای لێ هاتووە خەڵک کە هەندێک دەموچاو دێتە سەر شاشی تەلەڤیزۆن کە قساکە خەڵک تااقەتی نییە گویان لێ بگرێ کۆمەڵە خەڵک بێدایک و باوک بەداخەوە بێدایک و باوکەکان لە ئەمریکا باشترین هێزیان لێ دروستکراوە بۆ پاراستنی بەرژەوەندی ئەمریکا و وڵاتانی کە لە هەموو دنیاە بەڵام بێدایک و باوکەکانی ئێمە بەس خێریکن لەسەر کۆمپیوتەر و کە دیفاعیان لە مناڵەکانی خۆشیان پێ ناکرێت کە لەگەڵ ماڵ و خێزانەکانی خۆشیانیان پێ بەخێو نەکرا ئێستا بەس خێریکی ناشرینکردنی خەڵک و تۆمەت بەخشینەوە و ئاگر خۆشکردن و ئەمانەن یعنی ئێستا تۆ ئەمە خەڵک بەمانە تااقەتی هیچی نەماوە خەڵک یعنی وای لێ هاتووە هەندێک جا تااقەتی نییە کە سەیری میدیا عێراقیەکان میدیاکانی کوردستانیش بکات ئەمەندە قسە کرا ئەمەندە تەسلیح درا ئەوەندە شت وترا کە هیچی جێبەجێ نەکرا خەڵک بێتاقەت بۆ لەمانە باشتی. دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بە ئەو دۆخێک کە حکوومەت تێدا مەسەلەن تاکوێسەنی توانین شتێک بە کابینینی و سەبارەت بە ئەو دۆخەش کە پەرلەمانی تێدایە پێ دوای دەبێت چاکسازێکی ڕشەیە بکرێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم.
طبعا ئەو بەرنمەیە حکوومەتی بۆ بەڕاستی بەرنمەیەکی چاک بوو ئەگەر جێبەجێ بکرایە و تەمەناکەین پەرلەمان منبەرێک بێ بۆ ئەوەی کە چی بۆ میلەتەکە بکرێت بەو ئاقارەیە ئەوانیش بکەن نەبێتە بەوەی کە بۆ کێشە مەشاکیلەکان دروست بکرێت کاتی شەڕی ناخۆ پەرلەمان ئەو شوێنە بوو کە بەڕەحمەت بێ جەوهەرنامەی و کۆمەڵە لە ئەندامانی پەرلەمان لەو شوێنیانمانەوە چۆڵیان نەکرد محاولیان کرد کە ئاشتی تیاجێ بەڵێ لە پەرلەمانەوە دروستە بێ شەڕەکە لە پەرلەمانەوە هاتوۆتە ناو خەڵک کە پێی دڵگران بووە تەمەناکەن کە وەزەکان بەرەو باشی بچێت حیزبەکانیش بە تایبەتی بەڕێز کاک مەسعود بەرزانی کە ئەمڕۆ لە ئاستی کوردستانە کە حیزبی یەکەمە لە ڕووی ژمارەی کورسیەکانەوە بە تەمەنترین سەرکردەیە لە ڕووی بێژووەکەیەوە لە ڕووی ئەو هێز و دەسەڵات و توانایی کە هەی بووە بتوانێت ئەم وەزا ئاسایی بکاتەوە لەگەڵ لایەنەکانی ترا ببێ بە چەترێک بۆی ئێمە بۆ احتیادی بێ لەگەڵ خەڵکی نەتەوەکانی تر لایەنەکانی تر لەگەڵ حکوومەتەکانی تر ئێمە بتوانین گفتوگۆ بکەین بۆ نەتوانێت ناوخۆمانە کێشە مشکلەکان چارەسەر بکەین. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز ئامیت سەرحەد قادر بەڕۆبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک کە لەم بەرنامەیە لەگەڵ مامی مادوماکری سوپاسی بەڕێز دەکەم. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.